بانکی نێودەوڵەتی ڕایگەیاند بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە 100 ملیۆن کەسی تر لە جیهاندا کەوتونەتە بەردەم هەرەشەی هەژاری و نزیکەی 600 ملیۆن کەسی تریش بەهۆی خواردنی پیسەوە بوونەتە نێچیری نەخۆشیەکان. بانکی نێودەوڵەتی لە نوێترین راپۆرتیدا تشکی خستۆتە سەر لێکەوتەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و ڕایگەیاندووە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە ئەو لێکەوتە ئابوووریانەی دروستی کردوون نزیکەی 100 ملیۆن کەسی تر لە سەرئاستی جیهان لە بەردەم هەرەشەی هەژاریدان و ئەو بەرهەمە کشت و کاڵیانەش کە خەڵکی دەستیانەکەوێت لە 570 ملیۆن کیلۆگەوەیە لە سەرتاسەری جیهاندا و زۆر بەشیان دەکەونە ئەو وڵاتانەوە کە هەژارن. راپۆرتەکە ئاماژەی بۆش کردووە بەهۆی خواردنی پیس بووەوە نزیکەی 600 ملیۆن کەس لە سەرتاسەری جیهاندا دەبنە نێچیری نەخۆشیەکان و بەو هۆیەشەوە ساڵانە 110 میلیارد دۆلار بۆ خەرجی تەندروستی خەرج دەکرێت. ئەوەشی خستۆتە ڕوو ئەو سیستمی خۆراکەی کە ئێستا خۆراک بۆ دانیشتوانی زەوی دابینەکات لە ماوەی 50 ساڵی داهاتوودا بەهۆی زیادبوونی ژمارەی دانیشتوانەوە پێویستی بە دوو هێندە دەبێت. ئەوەش وا دەکات ژمارەی هەژار و برسیەکانی جیهان زیاتر بێ و گرفتی زیاتری تەندروستی سەرهەڵ بدات. راپۆرتەکە ڕوونشی کردوتەوە نزیکەی 1 میلیارد کەس لە سەرانسەری جیهاندا بەدەست زیادبوونی کێشیانەوە دەناڵێنن. ئەوەش وای کردووە تووشی چەندین نەخۆشی ببن و توانای بەرگریان لە بەردەم نەخۆشیە نوێکاندا نەبێت وەک ڤایرۆسی کۆرۆنای نوێ کە ئێستا هەموو جیهانی گرتوۆتەوە و ژمارەی توشبووان و مردن بەو پەتانوێیە بەردەوام لە هەڵفشاندایە. بانکی نێودەوڵەتی ڕاشیگەیاندووە بەهۆی بڵاوبوونەوەی گازی کوشندە و ژەهراویەوە کە دەبنە هۆی پیسبوونی ژینگە لە ماوەی ڕابردوودا 12 تریلیۆن دۆلار زیان بە وڵاتانی جیهان گەیشتووە. بانکی نێودەوڵەتی هۆشداریشی داوە لەوەی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەەوە ڕێژەی بێکاری زۆر زیادی کردووە و داواشی کردو حکوومەتی وڵاتان پلانی خێرا و بەرنامەی پێویست بۆ بوژانەوەی ئابووری جیهان و ڕەخساندنی هەلیکار جێبەجێ بکەن. هەر لە راپۆرتەکەدا بانکی نێودەوڵەتی داوای لە وڵاتانە کردووە کە خاوەنی ئابووریشی بەهێزن لە پێناو بەرەنگاربوونەوەی ڕێژەی برسێتی و هەژاری هاوکاری بەپەلە بگێنە وڵاتانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕووبەڕووی ئاستەنگی سەختی ئابووری بوونەتەوە.